بەڕێز سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران، بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران، بەڕێز سەرۆکی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران، بەڕێزان سەرجەم یاری دەدەر و وەزیر و ڕاوێژکاران لە ئەنجومەنی وەزیران، بە ناوی ڕێکخراوەکەمانی یەکێتی کەمەندامانی کوردستان مەڵبەندی گشتی سلێمانی وێڕای دەستخۆشیمان بۆ نەهێشتنی لێبڕینی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان، ئێمەش وەک کەمەندامانی کوردستان بە مافی سەرەکی و کەسی خۆمانی دەزانین لە ئەمڕۆوە بە فەرمی داوا لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی کوردستان بکەین بە جددی بیر لە زیادکردنی هاوکاری ماگانەی کەمەندامانی کوردستان بکەنەوە کە هەتا ئەمڕۆ 100 بۆ 150,000 دینارە و ئێستاش دەبێتە کەمترین موچە لە هەرێمی کوردستان. بە بڕوای ئێمە، بە بڕوای کەمەندامان، ئیدی حکوومەتی هەرێمی کوردستان هیچ بیانوێکی نەماوە کە ئیتر کەمەندامان ژیان بگوزەرێنن لە برسێتیدا. هەر بۆیە داواکارین لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بەسەرجەم وەزیر و یاریدەدەر و ڕاوێژکار و دڵسۆزان لەو بینایە هەر وەک چۆن مژدەی نەهێشتنی لێبڕینی موچەتاندا بە موچەخۆرانی هەرێمی کوردستان، ئاواش مژدەی زیادکردنی موچەی کەمەندامانی کوردستان بدەن بە جۆرێک بە سادەترین شێواز و بژێوی ژیان بژین. ئێمە داوای زیادکردنی موچەکەمان ناکەین بۆ چەند ملیۆنێک، ئێمە تەنها دەماندەوێت ئەو موچەکەمەی کە لە 100 بۆ 150,000 دینار تێپەڕ ناکات بە بڕێکی زۆر کەم زیاد بکرێت تا بتوانین لەم هەرێمەدا وەکو مرۆڤێکی ئاسایی بژین.